زۆرێک لە بێئومێدی دروست بووە لەوەی کە خەڵک با بڵێن نوعێک لە بێئومێدی لە ناو جەماوەرە پەرەی پێدراوە و بە تایبەتیش لە بەرامبەر انتخابات هەڵبژاردنەوە ئەم شتانە ئەوەی ماوەتەوە کە بێ خەڵک ڕێگەیەکی تر هەڵبژێت. ئەم ڕێگە هەڵبژاردنە بەڵای من پرۆسێکی سیاسی ئاسان نییە. بێ یەکەم شت خەڵک بەو پێی کە بەپێی ئەزمون وردە وردەوەهمەکانی خۆی خاتە کەنارەوە جێ هێڵێ واز لە حزابی سیاسی بۆرژوازیێنێت ئەیان ناسێت ساختەچێتیان ئەناسێ سیاسەتی چوارشەکان ئەناسێ دژمنکاری لەگەڵ بەرژەوەندی خۆیان ئەناسێ وردە وردەبی لەو کاتەوە کە ڕێگەیەکی ڕادیکال شۆڕژگەر خەباتکارانە هەڵبژێت بی لە ڕەوتی سیاسی بی لە حزابی سیاسی ڕادیکال و شۆڕژگەر بکاتەوە. چه هێزێکی سیاسی توانێت نوێنەری ئومێدەکانی ئەو بێت، چه هێزێکی سیاسی توانێت دیفاع لە بەرژەوەندەکان، چه هێزێکی سیاسی توانێت ئەو ڕێخەبەرە و شۆڕژبەرە و گۆڕانکاری ڕیشەی و بنەڕەتی لە ژیان و گوزار، چ هێزێک توانێت ئەو ساز و ئامادەکە بتوانێت بە ئامانجەکانی بکات. بە بڕای من ئەمە پرۆسێکی سیاسی، ئەمە هەڵبژاردنێکە، هەڵبژاردنێکی سیاسیەکە من پێم وایە بە خەڵکی کوردستان لە دوارێکدا بێ بکە